ئەو ریاسەتە خێل دایم وریابە بۆ هەموو کەسێ چەشنی برابە نە شێخ نە سۆفی نە مامۆسابە عارق بڕێژە و ڕوو لە هیوابە. مامۆستا سڵاوە لێ بێم کاتەوە باش تەندروستی و چۆنە؟ بەڵێ تەندروستی و چۆنە؟ تەشەکرەکەم وەڵا پیر بووم، پیریش سەرچاوەی هەموو نەخۆشیەکانە. ئەمڕۆ لێرەی پەردە لەسەر پەیکەری قانعی شاعیر لە درێ تۆکو کوڕێکی ئەو چه هەستێکە هەیە کایبینی ئەو هەموو کەسە لێرەیە؟ وەڵای من هیچ شتێکم ئامادە نەکردووە، بەڵام هەر خۆم شتێکتان بۆڵێم. شتێکم بۆ لێ فەرموو. باوکم نامەیەکە نووسێ بۆ هین دکتۆرێکی کورد لە ئەمریکا ڕئیسی سیحەشێکە غۆوە بێ نامەیەکی بۆ نووسێ ئەڵێت لە نامەکەیە ئەڵێ ئەی مشفقی دێرینە لە هەر کار خەبەردار، ئەی عاشقی دیوان و غەزەل بازی و ئەشعار، ئەی مەرهەمی زامانی دڵی خەستە و غەمبار، مەزلوم و سەراسیمە لە دەست گەردشی دەوار، یادی وەتەنت لازمە تا ماوە بەهار. مەشهورەکە بەم فەسڵە ئەڵێن فەسڵی گوڵانە، وعدەی تەرەب و شادی و تەفریحی دڵانە، بولبول بەدەوام مەدح و سەناوێژی چڵانە، وەختی فەرەحی بەزمی هەموو پیر و جوانە، گوڵ مەست و زەوی مەست و فەلەک مەستی جەنونکار، شەونم وەکو دڕدانە لەسەر دانە تکاوە، یا خەرمەنی ئەڵماسە لەسەر لالە ڕژاوە، ژاڵە وەکو بووکە کە بە گوڵسوامە دراوە، خوێنی دڵی عاشق لەسەر ئەم خاکە پژاوە، سەحرا و کەژ و کێ و چەمەن قرمز و گوڵنار، دامێنی چیا بەرگی زمرد لە بەرایە، چڵ تاجی گوڵی سووری شکۆفەی لەسەرایە، دووکانی چەمەن حەسحەسی قازی لە دەرایە، دارانی جیهەن پاکی سەراسەر لە بەرایە، بادام و بەڕوو پەڵک و دەوەن بێبەر و بەردار، تووڕک وەکو عاشق لە هەموو دارێ ئاڵێ، بۆ وەسڵی گوڵە بڵبڵی بێچارە ئەناڵێ، خاشاکی دەری باغ بە چاوانی ئەماڵێ، وەک قاتڵی گیراوە لە بۆ سووچێ ئەلاڵێ، بەه بەه لە هەوا وەی لە زەوی موسمی گوڵزار، لافاوە بەلێشاوە لە هەوراز و لە تەختە، شەو بۆیە کە خۆش بۆیە لە بن دەربەنی سەختە، لاولاوە کە پێچراوە بە قەد شاخی درەختە، قەقبەی کەوی دڵگەرمە لەوێ وەخت و لە وەختە، هەی هەی چ زەمانێکە لە بۆ نەفسی خەتاکار، گردن کەچی نەسرینەوە نەوشەی چەم و چیمەن، ژاژ و پەڕی شەو بۆیە لەگەڵ عەنبەر و سۆسەن، فیردەوسە بەرا خاک و دەر و دەشتێکی مەوتەن، سەیری کە چ حەشرێکە لە بێرون و لە ناوشارە. مامۆستا گیان دەستەکانە خۆش بێ هەموو شێعرەکانی باوکتێ لەبەرە؟ ناوەڵا هەموویە؟ سێیەکێکیش چوارەیەکێکیشی لەبەر نییە. شارێکی وتووە بەسەر تۆیە ناوی هێمنی هێناوە، چی بۆ ئەم شیعرە لە چۆن بۆ ئەم شیعرەی بۆوتی؟ وەریاسەتە خێل دایم وریابە بەڵێ لەبەرم نییە بەخوا. چۆن بوو چیرۆشی ئەم بابەتە چی بوو؟ وەڵا وەسێتێکە بۆ منی کردووە، وەسێتە هەموو باوکێک وەسێت بۆ کوڕەکانی یەکا بۆ براکانی وەزیری ڕۆشنبیری ئەوێ قسە لەگەڵ بکات. دوو دەقە لە منتان نەبڕیە دوو دەقە. باشە ئەمە ئەو وەسێتە چی بوو کە بۆ تۆی هین کرد؟ ئەو ریاسەتە خێل دایم وریابە بۆ هەموو کەسێ چەشنی برابە
نشيخ نصوفي نما مصابر عارق بالريشة والرولي وابا أو الشعري باس الشعري ساڵی چەند بۆی نووسیت؟ بەڵێ ساڵی چەند بوو؟ هەڵا ئەوە ناس نایزانی ناوە دەستەکانە خۆش بێ زۆر سپاس زين دەست خۆش بێ